ناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست داواکاری گشتی لە هەرێمی کوردستان تەوەرەی سەرەکی بەرنامەی گفتوگۆ من دەبێ دەپرسم ئاخۆ ڕۆڵی داواکاری گشتی لە هەرێمی کوردستاندا چییە بە تایبەت لە پێشهاتە سیاسیەکان لە پێشهاتەکان ئەوی تایبەتە بە مافی مرۆڤ بە تایبەت توندوتیژی خێزانی دەبێت ڕۆڵی داواکاری گشتی چی بێ ئایا داواکاری گشتی بەو ڕۆڵە هەستاوە ئەگەر بێت و داواکاری گشتی لە هەرێمی کوردستان لە نێو کەوانەیەک لێ بگەڕدرێن یاخود مۆڵەتی پێ بدرێت بۆی دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ ڕەوشی مافی مرۆڤ بەگشتی لە هەرێمی کوردستان و ئازادیەکان چی دەبێ و سەرپێچەکانی سەرموڵکی گشتی کە زۆر جار لێرە و لەوێ لە ڕاگەیاندن و لە زۆر جێ باز دەکرێت کە سەرپێچی هەیە بۆ سەرموڵکی گشتی ئەوەش ڕنگدانەوەی خراپی دەبێت بۆ سەر کۆمەڵگا بەگشتی ئەو تەوارانە باز دەکەم لەگەڵ زۆر بەڕێز حاکم بەشدار مەزید وتەبێژی فەرمی سەرۆکایەتی داواکاری گشتی جەنابی حاکم بەخێر بێ خۆشحاڵم کە لە گفتوگۆ لەگەڵمی زۆر بەخێر بێ بەناوی خوددا زۆر سپاس بۆ بەرنمەکەی بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتان و لە ڕێگای کەناڵەکە و بەرنمەکەتانەوە ڕێز و سڵاوی سەرۆکایەتی داواکاری گشتی دەگەیرینە گشت بینەران و ئەوانەی کە چاو تەماشای ئەو کەناڵە دەکەن هیوادارین لەگەڵ بەڕێستانە بتوانین گفتوگویەکی سوود بەخش پێشکەش بە و بینەرانە بکەین. بەڵێ سەرەتا بۆ بەرچاوڕوونی بابزانین ئەرکەکانی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان چییە و یاخود دەتوانێت دەست بۆچی با داواکاری گشتی بۆی ڕوون بێ دواتر بچینە ناو وردەکاریەکە. داواکاری گشتی دەستگایەکی یاساییە هەڵبەتە ئێستا مەرجعەتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە پێی یاسا سەر بە وەزارەتی دادا دەستگایەکە لە هەیکەلیەتی وەزارەتی دادا هەرچەندە لە عێراق داواکاری گشتی بەشێکە لە دەسەڵاتی دادوەری بەڵام لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم تێک هەڵکێش کراوە بە پێی یاسا سەر بە وەزارەتی دادا بەڵام لەلایەن دەسەڵاتی دادوەریشەوە چاودێری دەکرێت و بڵێن تەرفیع و سزادان و بۆ دەسەڵاتی دادوەری هەیە کە داواکاری گشتی بە هەمان شێوەی دادوەرەکانی دەسەڵاتی دادوەری مامەڵیان لەگەڵ بکرێت بەڵام لە ئەرزی واقع داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بەشێکە لە هەیکەلیەتی وەزارەتی داد ئەوش ناوکەوانەیەک لەبەر ئەوەش قسە هەڵدەگرێت داواکاری گشتی دەسەڵات لە یاسا وەردەگرێت بە پێی ئەو یاسایی کە لە بەردەستمانە ئێمە ممارەسەی چەند مەهامێک دەکەین سیستەمی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بە گشتی سیستەمی ڕقابی پێڵن ڕقابی ئێمە چاودێری ئەرکی سەرەکیمان بە دەرەجەیەک چاودێریکردنی مەشروعیەتی بڕیارەکانی دادگایە ئەو بڕیارانەی کە لە دادگاکانی هەرێمی کوردستان دەرەچێت بە تایبەتی سزایەکان داواکاری گشتی چاودێری دەکات هەڵی دەسەنجێنێت لە ڕووی یاسایەوە تا چەند لەگەڵ یاسا دەگونجێت ئەگەر نا تانەی لێدەدا تەمیزی دەکا استئنافی دەکا لە بەرامبەر دادگا باڵاکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشە چەند ئەرکێکی تری لەسەر شانە ئەرکی داواکاری گشتی بەر لە دەستپێکردنی تاوانەوە دەست پێ دەکا حتاکو دوای تەواوبوونی مەحکومیەتی تاوانباریش یعنی ئەرکەکە بە تەدەڕز دەڕوا لە زیندانەکانە دادوەر نییە بەڵام داواکاری گشتی وجودی هەیە چاودێری شێوازی بەڕێوەچوونی حکومەکەیان ماوەی حکومەکەیان مەسەلەی ئیفرات شەرتیە ئەوە لە چالاکیەکانی و دەسەڵاتەکانی داواکاری گشتی بەرزی دەکاتەوە بۆ دادگا بە ئیفرات شەرتی بەردەبێت زائیدەن چەند مەهامێکی تری بۆ دیاری کراوە وەکو چاودێریکردنی خێزان چاودێریکردنی مافی مرۆڤ بە شێوەیەکی گشتی چاودێریکردنی مافەکانی مناڵ ئەمانە هەمووی لە ناو یاساکە دەسەڵات دراوە بە داواکاری گشتی کە ممارەسەی بکە. بەڵێ باشە تێبینیتان لەسەر ئەوەیە کە داواکاری گشتی یاخود قسەتان لەسەر ئەوە هەیە کە داواکاری گشتی سەر بە وەزارەتی دادا بە جۆرێک لە جۆرەکان کەمتر دەستکراوە بن ینی مەبەستم ئەوەیە ئەگەر بێت و سەربەخۆ بن زیاتر و دامەزراوەیەکی زیاتر سەربەخۆ بێ توانای زیاتر کارکردین دەبێ بەسەراحەت یعنی ئەمە لە هەر کەسێک بپرسی کە شارەزا بێ لە یاسا طبعا لە جیهان سیستەم زۆرە
سیستەمی نیابە عامە هەیە، سیستەمی نیزامی تێکەڵکێش هەیە، سیستەمی ئەوە هەیە داواکاری گشتی لە دەرەوەی دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەریش بێ. بەڵام دەستوری عێراق دەڵێت داواکاری گشتی یەکێکە لە تەشکیلاتی دەسەڵاتی دادوەری. بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە سیستەمێکە تا حدێک ڕوون نییە. تۆ لە هەیکەلیەتی وەزارەتی دادی، بەڵام تەرفیع و سزاکانت لە ئەنجومەنی دادوەری شەو دێ. تۆ سەر بە دەسەڵاتی تەنفیزیت کە وەزارەتی داد بەشێکە لە دەسەڵاتی تەنفیزی، بەڵام چاودێری لەسەر بڕیارەکانی دەسەڵاتی دادوەریش. ئەمانە هەمووی دەبێت گفتوگۆی لەسەر بکرێت لەلایەن خەڵکی شارەزاوە لە پەرلەمانیا لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان. ئایا دەکرێت جیهازێکی تەنفیزی بی سزا و تەرفیعت بەدەست دەسەڵاتی دادوەری بێ و لە هەمان کاتدا تۆ چاودێربی لەسەر دەسەڵاتی دادوەری؟ ئەمە بەڕەئی من بەڕەئی من ئەمە خەلەلێکەیە لە مەسەلە گرفتە هەڵبەتە گرفتە. بۆ ئەوەی تۆ دەسەڵاتی تەواو بدەی بە داواکاری گشتی ئەبێ بە سیستەمە قانونی و قەزایەکەدا بگەڕیتەوە. ئەگەر ئێمە بە پێی دەستوری عێراق بەشێکین لە دەسەڵاتی دادوەری، دەبێ بچینە سەر دەسەڵاتی دادوەری و بتوانین ممارەسەی مەهامی خۆمان بکەین. بەڵام ئایا ئەگەر ئێمە بەشێکین لە دەسەڵاتی تەنفیزی ئەبێ یەکلا بکرێتەوە. ئەگەر جیهازێکی سربەخۆشە، دەستگایەکی سربەخۆیە، نەسەر بە دەسەڵاتی تەنفیزیە و نەسەر بە دەسەڵاتی دادوەریە، بەڵام هەر ئەبێ مەرجعیەتێکی بۆدا بنی. هەنی سەر بە چێە؟ سەر بە سەرۆکی هەرێمە، سەر بە پەرلەمانە. ئەمانە ئیشکالیاتی جەدەلیە، مناقەشە زۆر هەڵەگرێ، بەڵام چارەسەر نەکراوە هەرێمی کوردستان. بەپێی هەندێک بەدوەداچوونی من گرفتیش لەو یاسایەدا هەیە کە تایبەتە بە داواکاری گشتی. بۆ نمونە ئەو داواکاری ئەو یاسایی کە سێ دەی بەسەدا تێپەڕیەوە کە زمانی پێشووتری حیزبی بەعز بوو لە ساڵی 1970 دواتریش یاسای ژمارە 18 ساڵی 2007ەیە. ئێستا پێشنیازێکی یاسایی کە لە 16 2019 بە ناوی پێشنیاز یاسای داواکاری گشتی لە هەرێمی کوردستان هەیە. بەڵام هەتا ئێستا تێبینی ئێوە لەسەر ئەو یاسایە چیە؟ بە تایبەتی ئەوەی کە لەسەر ئیدعای عامی قەدیم، ئەوەی کە زمانی بەعز بۆ دەڕۆن. وڵاهی برای بەڕێز، لەوەتەی من لە داواکاری گشتی کار دەکەم، چەندین پرۆژە من خۆم تێدا بەشدار بوومە لە نووسینەوەی باش لە ڕێگای وەزارەتی دادەوە بەرز بکرێتەوە بۆ حکوومەت بۆ ئەوەی سیستەمی داواکاری گشتی سیستەمێکی معقول بێت لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان هەیە بگونجێ، دەسەڵاتەکانی فراوانتر بکرێ، قیودی لەسەر دەسەڵاتی لا بدرێ، دوور کەوینەوە لە مەوادی ئینشائی. یعنی هەنێ مەواد یاسایی هەیە لە قانونی داواکاری گشتی قەدیم ئینشائیە. من پرسیار دەکەم لە یاساکە دەڵێت چاودێری خێزان و چاودێری مافەکانی مناڵ ئەم شتە ڕەهایانە بە مطلقی ئەخە یاسا کە دەرەچێ ئەبێ ئالیەتی جێبەجێکردنەکەشی نیشاندە. ئێستا من بە بەڕێزت دەڵێم بەڕێز دوای ئەم بەرنامە من دەدبم بۆ ئەڵمانیا. ئێ باشە بابیین چۆن بدبم بۆ ئەڵمانیا؟ فڕۆکەخانە داخراوە، مەسەلەن سنوور داخراوە، هیچ ڕێیەک نییە، هیچ شتێک نییە. من پیاوی یاسام ئەبێ بڵێم وەرە من بە قاچاقچیەک ئەنێرم، ئەوە نابێ. ئەبێ شتەکان ڕوون بکرێ. عەرەب ئەڵێ وەضع نقاط على الحروف، ئەبێ دیاری بکەیت. یعنی ئێستا هێشتا ئەو نقاتە لەسەر حرفەکاندا نەدراوە بە پێچەوانەوە. ئەوە ڕێئی شەخسی خۆمە. ئەو یاسایی کە لە ساڵی 79 دەرچوو، ئەم یاسایە کە چەندین جار هەموار کراوە، ژمارە 159 ساڵی 79 بڕوا بکە بە بۆچوونی من، ئەمەیان وەکو بەشدار مەجید، ئەمە کۆت و بند بووە لە سەرداواکاری گشتی بۆ ئەوەی نەتوانێ لەو سیستەمە دیکتاتۆریە کە هەبووە ڕۆڵی خۆی ببینێ. باشە ئەو ڕۆژە پرسیار لە من دەکرێت دەڵێت داواکاری گشتی زۆر زەعیفە، ئەوە دەیەها کەس لە خۆپشاندانەکان دەکوژرێ، ئێوە بێدەنگن. دادوەرێکی بەڕێز هەڵساوە دەڵێ داواکاری گشتی ئەوەی لە کوردستان هەیە لە مێژووی عێراق قەت داواکاری گشتی وا زەعیفم نەبینیوە. ئێمەنیش ئەو پرسیارە لەو بەڕێزە و لە هەموو ئەو دادوەران و داواکاری گشتەکانی سەردەمی کۆنەکەم. ئەی داواکاری گشتی عێراق لە چۆ بوو؟ 20 ساڵ شەڕی کورد کرا، شەڕی شیعە کرا، کوێت داگیر کرا، ئەنفال کرا، کیمیا باران کرا، 4500 دەی کوردستان تێک درا، ئەهوار وێران کرا. ئەم 1 ملیۆن گەنج عێراق بەرەو کوشتن و بڕین ڕۆی
قەت جۆتان لێبوو لە مێژووە داواکاریی گشتی بێتە سەر تەلەڤیزیۆنەکو ئێستاوا هەیە منوا دانیشتوم ڕخنە لە یاساکە دەگرم جۆمان لێبوو داواکارێکی گشتی یا دادوەرێک لە عێراق نقەی لێوە بێ ئێخ باشە ئەمە زوڵم نییە لە داواکاری گشتی دەکرێت وڵا قەت وا ترسنۆک نەبوو داواکاری گشتی ترسنۆک نییە بەڵام دەسەڵات لە یاساوە ڕەنگە وردەکاری نێو بەرنامەکەش ئەو پرسیارن ئاڕاستی جەنابەت بکەم ڕوبەڕوو بکەم بە تایبەتی لەسەر ماف و ئازادیەکان و ئەوەی کە دەستگیرکراون و ڕاژی داوان بەڵام هەتا ئێستاش ئێمە بەو قانون ئیدیا ئامە کار دەکەین کە لە هەفتاون و دەرچووە زانی چۆنە برای بەڕێز قانونەکە هەمان قانونە هەنێ تعدیلاتی تیا کراوە تعدیلاتەکان کاریگەری هەیە بۆ لەسەر پێشکەوتنەکان و ئازادیەکان کە لەگەڵ زەمن بڕوە نەوەڵا ئێستا بۆ نمونە ئەم بەرنامەی جەنابەت بە کامیرایەک تەسویر دەکرێت بە ئالیاتێکی تەکنیکی نوێ تەسویر دەکرێت ئەگەر ئێستا من کامیرایەکی مۆدل هەفتاونۆت بۆ بێنم ستاندەکەی بگۆڕم نەیگۆڕم مایکەکەی بگۆڕم نەیگۆڕم بەڵام زوومەکە و تەسویرەکەی بە هەمان کوالیتی دەرەچی ئەوەی ئێستا هەیە نەخێر دەرناچێت ئەو یاسایش تۆ دەی چی دەگۆڕی کاکە دەسەڵاتە سەرەکیەکان مەرجعیەتی داواکاری گشتی سەر بەچێیە چۆن کار دەکات و دەسەڵاتەکانی چییە ئایا دەسەڵاتەکانی ڕەهان ئەگەر بگەڕێتەوە سەر دەقە کۆنەکانی یاساکە پێش هەموارکردنی هەنێ دەسەڵاتی تیا بوو بەڵام دواتر دەسەڵاتی ئەو کات لێی پاشگاز بووە هاتەوە مەسەلێک هەیە ئەڵێ کابرا حاجی لەقرەقێکە بینێ لە وڵاهی ئەمە بە تەیر ناچێت دەنوکەکەیە بڕێ باڵەکانی لێکاتەوە قاچی کورتەکاتەوە دایێنێ ئەڵێ ئێستا بە تەیرێکی معقولە بەڕاستی دەسەڵاتە یەک لە دوایەکانی عێراق بە ئێستاشەوە زۆر جار هەوڵەدا دووشت بکە یەک ئەو یاسایە تەفریق بکە لە مەحتەواکەی دوو دروستکردنی چەند دەستگایەکی لابەلا کە ئەساسەن لە سەمیمی کارەکانی داواکاری گشتیە دەستگایەکی تر دروستەکە بە ناوی پاکسازی بە ناوی چاکسازی بە ناوی نازامچی ئێکاکە خۆ ئەوە لە مەهامی دیعامە تۆ دەسەڵاتەکان بدە بە دیعام بۆ ئەوەی ممارەسەی بکە سوپایەکی یاسایی کە من عفوم کە دەڵێم سوپا بەڵام دەستگایەکی یاسایی بریتیە لە 200-300 داواکاری گشتی پرچەکراو بە یاسا دڵسۆز بۆ خاک و نیشتیمان خەڵکانێکن خاوەن ئەزمونن سوودیان لێ وەرگرە بۆ پاراستنی لە ڕۆڵ ناڵێم خاڵی کراون وەکو ئەڵێم ئێمە دەسەڵات لە یاسا وەردەگرین ئەوەی ئێستا ممارەسەیەکەین بەو یاسایەیە بەڵام تا چەند ئێمە رازین لەو یاسایە یا لەو دەسەڵاتی کە هەمانە ئەو ئێستا جەنابەت ئەم بەرنامەیە پێشکەشەکەی ئەتوانی نەناو بەرنامەکە هەواڵەکان پێشکەشکەی ناتوانی بۆ چوارچێوەیەکت بۆ دانراوە ئیتارێکی قانونیت بۆ دانراوە ئێستا من پرسیارێکەکەم داواکاری گشتی لە زیندانە کە ئەچێ زیندان پشکنین بۆ زیندانەکە ئەگەر کەسێک ببینێت لەوێ دەست بەسەرە ینی تەوقیف نییە حەجزە یعنی ئەبێ دەسەڵاتەکانی چی بێ لەم یاسایە چاوی پێیەکەوێ ناوێ نووسێ ئەگەر خۆی داواکاریەکی هەبێ باشە ئەگەر ناداواکاری گشتی راپۆرتێک بەرزەکاتەوە بۆ فەرمانگە بەرزێکاتەوە بۆ سەرۆکاتی داواکاری گشتی نا ئەبێت دەسەڵاتی ئەوەی هەبێ ئەو حەجزە بێنێتە دەرەوە هەر لەوێ بیکاتە دادخواست ئیفادەی وەرگێ ڕەفعی بکارزانە چێ ئەمەی حەجز کردو ئەمە دەسەڵاتە برام ئەمە دەسەڵات نییە من شتێک ببینە حاکم زۆر زار لە هەرێمی کوردستان بوون وەزارەتەکان دەستەکان خۆیان پێشنیازی یاسایی بەرز دەکەنەوە بۆ پەرلەمانی کوردستان یان لە ڕێگەی لیژنەکانەوە باو پرسیارە بکەین داواکاری گشتی لەوەتەی جەنابەت کەلەوەی هیچ کاتێک بووە خۆتان پێشنیازی یاسایی بەرز بکەنەوە بۆ ئەوەی ئەو قانونی دیای عامی قەدیمە بەو شێوازە کار نەکرێ و بە زۆرێک دەستکراوە بن کە ڕۆڵی داواکاری گشتی بژێڕێتەوە برای بەڕێز چەندین پرۆژە ئەتوانم بڵێم خۆی لە نزیک لە 10 پرۆژە یاسایی داواکاری گشتی یان حتا گۆڕینی سیستەمەکەش بۆ نیابە عامە هاو شێوەی ئەوەی کە لە مصر و لە وڵاتە پێشکەوتەکانی جیهان هەیە پرۆژە تەقدیم کراوە چووە ڕێڕەوەکە یاسایەکانی خۆی گرتۆتە بەر بەڵام هیچ نەتیجەیەکی نەبووە گرفتەکە لە چێە؟ گرفتەکە لە عقلیەتی سیاسی بەڕێوەبردننی وڵاتە چونکی یاسا ئێمە بە تۆزێ واقعیانە قسە بکەین یاسا چییە؟ دەسەڵاتدارانی
وڵات چۆن بیر دەکەنەوە سیاسیەن دێن لە چوارچێوەی یاسا دای دەڕێژن بۆیە زۆر شتێکی ئاساییە کە یاساکانی ئەمریکا یاسایەکی لیبرالی بێ یاسایەکانی رووسیا یاسایەکی ئیشتیراکی بێ یاسایەکانی سعودیا یاسایەکی ئیسلامی بێ یاسایەک سەدام حوسێن لە 79 دەری کرد بێ من ئەوە جوابەکە بۆ جەنابەت و بۆ خەڵکی بەجێ دێنم ئەبێت چی یاسایەک بێ بیرکردنەوەی حزبی بەعس و دەسەڵاتی حزبی بەعس و بەرامبەر بە شێوازی حکم بەڕێوەبردن و بەرامبەر داواکاری گشتی چونکی ئەوان لەوە دەترسان و دەترسێن بزانە تێبگەن دەترسان و دەترسێن ئەوانەی ئێستاش کە لە بەغدان لەوە دەترسێن داواکاری گشتی ڕۆژێک بێ منیان بگرێت یەخەیان بگرێت بڵێ کاکە سەروەت و سامانی وڵات چی لێ هات معقولە ئەو عێراقە دەوڵەمەندە ئەو هەرێمی کوردستانە ئەو هەموو خێر و بێرە هەیە نەتوانێت موچەی مانجێکدا بێن بکە ئێخۆ ئەوە ئارەوەڵە ئەوە ڕۆڵی داواکاری گشتێ بە شەرتێ یاساکە دەسەڵاتی پێ بدات بەڵام کاکە گیان بوو دەسەڵات لە داواکاری گشتی ڕازی نییە معارەزە لە داواکاری گشتی ڕازی بکەم دەسەڵات لە داواکاری ڕاز نییە گلەی هەیە حیزبەکان بەگشتی ئەوەی لە حکوومەتە ئەوەی لە دەرەوەی حکوومەتە پێ دەگوتری ئۆپۆزیسیۆن ڕازی نییە هاوڵاتیان ڕازین ڕۆشن بیرێک دێتە سەر تەلەڤیزیۆن و قسە دەکات دەرێ داواکاری گشتی لە کوێی داواکاری گشتی وەڵامی بۆ ئەمانەتیە ئێمەش ڕازینین لە هەموو کۆی واقعەکە و ئەو وەزعیکە هەیە بەڵام من ڕێزم هەیە زۆربەی ئەوانەی کە گلەی ئەکەن با بێن یاسای داواکاری گشتی بخوێنەوە بێن محاسبەمان بکەن لەسەر ئەو دەسەڵاتانی کە پێمان درراوە هەڵبەتە وتم هەموو دەسەڵاتەکانی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانی شەیە هەوڵەدا داواکارێکی گشتی بەهێز نەبێ بۆ ئەوەی بتوانێت کاری خۆی بک بەو شێوازەی کە خۆی ئەوێ بۆیە کە داواکاری گشتی دێتە گۆ قسە دەکە ئەوان لێ رازینین ئێوە زەعیفن ئێوە ناتوانن ئێستا داوا مەسەنە دەسەڵات داوا ئەکە ئێمە ئیجرعات بەرامبەر خۆپیشاندان وەرگین خۆپیشاندەران داوا لە داواکاری گشتێکە ئێمە دەسەڵات بەرامبەر دەسەڵات وەرگین بە هەردووکیانەوە هەر کەس لە بەرژەوەندیەکانی خۆی دەخوێنێ ڕۆشن بیران بەبێ ئەوەی بزانن بزەبەت یاسای داواکاری گشتی چ ئەرکێک و مافێکی داوەتە داواکاری گشتی گلەیمان لێ دەکەن باشە پرسیارێک ئێخۆ موچەدان لە لای داواکاری گشتی نییە ئەگەر موچە بڕاوە موچەی داواکاری گشتیش بڕاوە ئەگەر موچە تاخیرە بێ موچەی داواکاری گشتیش تاخیرە بێ خۆ ئێمە بە دەرنین لەو سلبیاتانی کە لە کۆمەلگا گرفتەکە لە یاسایەکەدا دەبینی گرفتەکە لە سێشت هەیە باشە یەک بیرکردنەوەی دەسەڵات بەرامبەر داواکاری گشتی چییە؟ دوو ئەو یاسایی کە کاری پێ ئەەکەی چییە؟ سێ برای بەڕێز مافی مرۆڤ و مافی مناڵ و مافی ژن و مافی ئازادی ڕاردەربەرین کللتورە ئەمە بە یاسا دروست ناکرێ ئەبێ کللتورەکە دروستکەی ئەگەر ئەو کللتورەت نەبێ سەد یاساش دەربکەی سوودی نییە ئێستا بۆ نمونە ئەو کامیرانەی چاودێری کە لەسەر جادەکاندانرا وەڵاهی لە من و تۆش بپرسین ئەڵێن وەڵاو بۆ پارە کۆکردنەوەیە بۆ ئێمە کللتورەکەمان بۆ دروست نەکراوەکە کە ئەو کامیرانە بۆ پاراستنی ژیانی من و تۆیە بۆ ڕێکخستنی بەکارهێنانی خێراییە لە لێخوڕینە بەڵام سەتە تەحەدا ئەەکەم ئێستا ئەحسایەک ناو ئەم کەناڵە کە 99.9 دەڵێ نەخێرەوە حکومت بۆ بەتاڵکردنی گیرفانی هاوڵاتیە ئایا لە سیستەمەکە جیهانیەکە بۆ بەتاڵکردنی گیرفانە باشە بەدەر لە کللتورەکە دەسەڵاتیش بە شێوازێک لە شێوازەکان خەتابانیە بەوەی بەنەوعی کللتورەکەی سەپاندووە بەسەر کۆی کۆمەلگا کە نەتوانین تۆ من ڕاکێشی بۆندێ مەسائلی سیاسی کاکە ممارەسەکردنی بەرگری بێ لە داواکاری گشتی سپاس دەکەین سیستەمی سیاسی و حکومڕانی بیرکردنەوەی حەزبەکان چۆنێتی ممارەسەکردنی حەزبایەتی ئەمە هەمووی وای کردووە نەک بەس داواکاری گشتی سیستەمی پەروەردەیی سیستەمی دادوەری سیستەمی صحی سیستەمەکان هەمووی خەلەلی تێکەوتووە خەلەلەکان ئەبێت چارەسەر بکرێ یعنی من قسەیەکەڵێم هەر بەس بۆ تعلیقن لەسەر ممارەسەی حەزبایەتی لە هەرێمی کوردستان لە ئەڵمانیا بووین من لە دادوەرێکی ئەڵمانی پرسی چەند حەزبتان هەیە ژمارەیەکی وت سێن ژمارەکەی کوردستان زۆر لەوەی ئەڵمانیا زیاترە چەند هاوڵاتین وتی بڵین مەسەلەن 83 ملیۆن چەندیان حەزبین وتی ناگاتە 3 ملیۆن کەس منیش پێکەن وتی بۆ پێکەنی وتم وەڵا هەرێمەکەی من 5 ملیۆن کەسە دوو بەقەدەر ئێوە حەزبیان هەیە
و ئەوانەی فۆرمی حزبایەتیان پڕکردوە 6 میلیۆنە بنوتی ئەخە چۆنە بێت تۆ 5 میلیۆن هاوڵاتی و 6 میلیۆن حزبی وتمەخە من برادری خۆم هەیە خەریجی قانونە 6 هەویە لە گیرفانێتی هەوی فلان حزب و فلان حزب و فلان حزب ئەڵێن بۆ وڵی کورە ئەگەر امتیازات هەبوو لەو حزب لای ئێمە ژمارە ئەندامەکان بە فۆرمە یعنی چەند فۆرمەتێ ئیتر خۆ ئەگەر کۆمپیوتەرێکی مۆحەددا بنەی لەوانەیە ئەندامی سەرکردایەتیە بێ لەم حزب بێ و لەو حزبەش بێ ناوی نووسی بێ ئەمە عیناقەی بە شێوازی حکومڕانی و ممارەسەی حزبایەتی و ئەمە هەنە شتی فەلسەفی سیاسی داخلی نابم لە سیاستەکە گەڕین کەواتە ئەو گرفتەی کە پێشووتر لە زمانی حیزبی بە حزب تایبەتی لە دانانی قانونی دیالعام هێشتا بە زۆرێک لە زۆرەکان ماوە ئەگەر تۆختر نەبێتەوە وەک خۆیەتی برای بەڕێز ئێستا تۆ ئەو ئاوت لە پێش مندانەوە تەمان لەبەر ئەوەی نەبێتە دیعاە بۆ ئاوەکە ناوی کۆمپانیایەک نایەنم بڵێن ئەو ئاوە لە قەت لایلۆنەکەی قەدی نووسراوەش کۆمپانیای ئەلیف بەڵێ خەبەرت بۆ دێڵن کاکە کۆمپانیای ئەلیف ئاوەکەی خراپە تو 2000 کارتۆن ئاوت کڕیوە ئەڵێ کۆرە دەبڕۆن ئەو ئەلیفە لێکەنەوە کۆمپانیای بائی لەسەر بنووسن ناوەڕۆک خلافەکەت گۆڕی ناوەڕۆکەکە هەرچیە هەر نەفسیشتا تۆ کابراەک شوانێتی عیب نییە شوانێتی پیشەیە زۆربەی هەندێک لە پێغەمبەرەکان شوان بوونە بەڵام تۆ ئەتەوێت سەرۆکێکی زانکۆ دابنەی ئێشڕوتی سەرۆکی زانکۆ یارە دەرەجەی علمی بحوث مستەوە دەسەڵات ئەوێ شوانێک بێنێ بیکا بە سەرۆکی زانکۆ ئەی هێنێ ئەیبا بۆ ئارایشگا جوانێکە و تراشێکی جوان و قاتێکی کردە بەری و هێنای داینە بەڵام ئێرە گۆڕە نەگۆڕە من لە 2010 لەگەڵ یەکێک لەو بەڕێزانەی کە بوو بە سەرۆکی حکومەت ڕێجام لێ کرد کاکە ئێستا لە جیهان بابەتێکی تر پێە بۆ پێڵەن تەنمیەی بەشەری عەرەب دەڵێ ئبنی ئەولادەک وەلا تەبنی لە ئەولادەک ڕۆڵەکانت بینا بکە نەک بینایان بۆ بکە داوام لێ کرد ئەو لە من تێنەگەیشت کاکە پارەی کابینەکەت لێرە و لێرەی خەڵکی سەرفکە خەڵکی ئێرە و ئێرەی ئاسوودە نییە برای بەڕێز سەرۆکی حکومت تۆ خاوەن ئەزمموی ئەوها ئەو بە جۆرێک لە من تێگەی ژای زانی من سەر بە تەیارێکی سیاسیم و جوابەکەی ئەو بۆ من ئەوە بوتی ئەگەر هەموو کوردستانیش بکەمە چراخان ئێوە بە خەڵکیێڵەن ئەو چرایانە سەرەتانتان تووشەکە ئەخە برا وەڵاوانە من لە دڵسۆزیمە سەرجەنابێت لە دڵسۆزیتە کە بەرنمەیەکی وا دەکەی من لە دڵسۆزیمە کە دێم لەم بەرنمەیە کە ڕۆژی پشووە و هاتووم لەسەر حیسابی ئیسراحەتی خۆم حسەی ماڵەوە چونکی ئەو ڕۆژانی پشووە بۆ ماڵەوە تەرخانەکرێ دێم لە بەرنمەیەکی وا خۆ من نامێ ڕکلام بۆ خۆم بکەم بەخۆ نەنیازم هەیە بچمە پەرلەمان و نەنیازم هەیە پۆستێکی سیاسی وەرگرم نەخێر ڕازیم و مەمنونی خوام کە ئێستا پۆستێکم هەیە بتوانم لە چوارچێوەی ئەو پۆستە خزمەتی خەڵکی وڵاتەکەم بکەم خزمەتی ڕەوتی دادپەروەری بکەم بەڵام بەو دەسەڵاتانەی کە لەو یاسایە هەیە خۆشم لە خۆم ڕازی نیم خۆشم لە خۆم ڕازی نیم یعنی ناڵێم 100% 170 بۆ ئێمە ممارەسەی کارەکانمان بەپی ئەو یاسایە دەکەین محاسبەمان بکەن بەپی ئەو یاسایە جوانە لەسەر هەڵکوتانە سەر موڵچی گشتی بە تایبەتی ڕەنگە لەو دەیە دوایدا زۆر باسی ئەوە کرابێکە موڵچی گشتی بە زۆرێک بەکاردەهێنرێ لە پێناوی حیزب و خزم و بینەوە بەردە و هەتا دوایی داواکاری گشتی بەپێی یاساکە دەبێت ڕۆڵی سی بێ و توانراوە ئەو ڕۆڵە بەکار بێنرێ و لەسەر ئەو تەزاوزانی موڵچی گشتی سنوورێک دابنرێ بۆ ئەوەی پاراستنی موڵچی گشتی ئەرچی هەمووان بێ بەداخەوە تەجاوزاتێکی زۆر کراوە لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو شارەکانی هیچ جێیەک لە کوردستان بەدەر نییە هیچ حەزبێک بەدەر نییە لە تەجاوزکردنە سەر موڵچی گشتی هەر هەمووی حەزب دەسەڵات خێڵ خەڵکی تاک خەڵکی سادە خەڵکی مەسئول کە ئەنەه نازانم یعنی ئەو تەجاوزە بۆتە نەخۆشیەک بەڕاستی تەجاوزێکی زۆر هەیە داواکاری گشتی بەو دەسەڵاتی لەو یاسایە هەیە نووسرا و بەرزەکاتەوە داوا دەکات لە فەرمانگاکان کاکە بڕۆن قۆناغێک هەیە لە قۆناغ لە لێکۆڵینەوە پێڵەن مەرحەلەت التەحەڕی و جەمع الئەدلە ئەو مەرحەلەیە کە لەوانەیە زۆر جار تۆ مڕاکەی ناچیتە پێشەوە کۆکردنەوەی بەڵگەکان کۆکردنەوەی زانیاری
هەنێ جار تۆ بەڵگەکان لە بندەست خەسمەکەتە لە بندەست متهمەکە خۆیەتی ناداتێ ئەو داواکاری گشتیش ئەو دەسەڵاتە ڕەهایی نییە بتوانێت هەندێشت بێنێ بۆیە داواکاری گشتی بەپێ ئەو یاسایی لە بەردەسێتی حرەکەی کردووە نووسراوی کردووە داوای کردووە ئەو کارانە کراوە لەسەر ئەو کارانە کراوە بەڵێ دواتر بەدەوەدا بەڵام ئەڕوا لە قۆناغێک ئێستا من و تۆ لێرەین داوای گڵاسێکی ئاوەکەی لە مەغزەن تەسلیمی مۆزەفێکەکەن مۆزەفێک تەسلیمی فەراشێکەکە فەراشەکە نایهێنێ تۆ لێرە توێنیتە بەرنمەکە ناچاری بە تێنێتی بەردەوام بی یعنی حەلەقات ئەپچڕێ بۆیە کە ئێمە دەڵێن داواکاری گشتی دەسەڵاتێکی ڕەها و مطلقی بدرێتێ بتوانێ ممارەسەی مەهامی خۆی بکە بە شێوەیەک لە ئەلیفۆ هەتایە ئەو وەختە وەرن محاسەبام بکەن بیکەنە سیستەمی نیابە عامە وەکو مسر کاکە خۆ مسر وڵاتێکی عەرەبیە وڵاتێکی ئیسلامیە وڵاتێکە غەریب نییە لە ینی بەنسبەتی ئێمە خۆ داوامان نەکرۆکو سوئیسرا و سویدی لێ بکرێ ناکاکە وەکو مسری لێ بکرێ بیکە سیستەمی نیابە عامە بزانە ئەو کاتە تۆ محاسەبەم بکە بەڵام تۆ خەڵکەڵێ وڵام موچەمان بڕا وڵا کاکە موچەی داواکاری گشتش بڕاوە موچە تا دواکەی وڵا کاکە موچەی منیش دواکەوێ باشە بەپێی قانونەکە کاتێک کە یەکێک مافی دەخورێ لەسەر داواکاری گشتی ئەوەیە کە لەسەر مافەکەی بەزوان بەپێی یاسا بەڵێ هەندێ ماف هەیە علاقەی بە شخصەکە خۆیەوەتی ئەگەر سکاڵان نەجوولێنێ داواکاری گشتی ناتوانێت بیجوولێ ئێستا بۆ نمونە باش زۆر جار گلەیمان لێ دەکەن ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان و خوشکان ماشەڵڵا ئەبێت لە ناوەکانیش تۆزێت بەدەستێژە قسە بکەین لەبەرەوەی لەسەر لایەنێک حیساب نەکرێن ینی ئێستا یەک گوشێ بۆتە دەکردەوە قوتابی و خوێندکار و فێرخواز و نازام یعنی ئەوەش مشکلەیەکە ئێستا لەوانەیە من وشێ بەکاربێنم لەسەر حزبێک حیسابم بکەن ناچارین هەندێک جار بە عەربی قساکەین ئەڵێن تەڵەبە بۆ ئەوەی تووشی ئەو جەدەلیە نەبین گلەیمان لەکەن ئەڵێن ئێوە دیفاع لە مافی ئافرەت ناکەن ئەی باشە خۆشتێک لە ماڵەوە پیاوەکەی خۆی لێ تووڕاکە ئەو خوشکە نایە سکاڵات تۆمارکە ئەچێ بۆ لای ڕێگوڵا من پیاوەکەم تووڕێ لەگەڵم وەڵاوە داواکاری گشتی مقەسرە ئێکاکە خە بە پێی مادە سێ هەندێ سکاڵا هەیە ئێمە بۆمان نییە ئەو تایبەتە بە کەسی بەڵێ بۆ نمونە کەسێک وەکو شەخص مافی خۆرا بەڵام بۆ نمونە ئەوەی کە بابەتی موچەخۆران بابەتێکە کە پەیوەستە بە ڕێژەیەکی یەکجار زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان لەوە داچی من وا پێتەڵم داواکاری گشتیش موچەی خۆراوە داواکاری گشتیش موچەی دواکەوتووە باش ڕەنگێک من ئەگەڕێمەوە ئەڵێم بە پێی ئەو یاسایە بە پێی برکردنەوەی سیاسی لە عێراق و لە کوردستان و ئەو چەند ساڵی کە عێراقتیای حکومڕان بووە چی دەسەڵاتێکی داوەتە داواکاری گشتی بە پێی ئەو دەسەڵاتە بەڵێ خۆ ئێمەش تێبینیمان هەیە بەڵام کاری داواکاری گشتی نقطەیەکی تیای حەزەکەم بۆ بەڕێزت ڕوونی کەمەوە زۆر جار کارەکانی ئێمە بۆ ئیعلام نییە یعنی خۆ ناکرێ ئێمە شتەکانی ئەلام بکەین ئەو ڕۆژە کۆنفرانسی ڕۆژنامەوانیمان هەیە یەکێ لە کەناڵەکان هاتووەڵێ من چاوەڕێمە کە داواکاری گشتی چەند کەیسێک و چەند متهمی بخاتەمان مێزەکە کاکە بەو شێوازە نییە ئێمە گەندەڵی ئەبینین نووسراوەکەین داواکەین متابعەیەکەین کە ئەو دەیوت نا ئەبێت تۆی سە لە مؤتەمەر سوحفێت چەند گەندەڵکارێ بێنی و ئەخەبرای بەڕێز مەبدەئی سڕیەت هەیە لە کارکردن خۆ با بگەڕێنەوە سەر بنەما یاسایەکان ئەستان ئەو بابەتانەی لە لێکۆڵینەوەیە ئێمە وەکو داواکاری گشتی دژی ئەوەین هیچ متهمێک لەسەر تەلەڤیزۆنیش عرض بکرێ چونکە ئەوە تەشهیرە ئێستا من ئیتیهامە کرێن بە تاوانێک ئیتیهامە تهمەیە احتیمالە بوختان بێ احتیمالە ڕاست بێ ێ باشە کە تۆ منت عرض کرد لەسەر تەلەڤیزۆن دزێکمان گرتووە 4 سارێ دزیوە دوای چۆن لە مێشی خەڵکەکە دەرێکەی کە حاکم بەشدار ئەو کەسە نییە دادگا سەلماندی من نیم ئەستن لە کاتی ئەو ڕووداوانە من لە دەرەوەی وڵات بوومە مەسەلەن قۆناغەکانی لێکۆڵینەوە نهێنیە بۆ جەماوەر علەنیە بۆ ئەطرافی داوە بەڵام بەداخەوە ئەوەی لێرە دەگوزارێت زۆر جار بەس بۆ ئەوەی کەناڵێک خاستن ئەوانەی دەسڕۆن سەبقێکی سەحەفی دەستکەوێ یەکسەر عەرزێکە دەستگیرکردنی باندێکی مافیایی کە لە 50 وڵات بەدوایە گەڕن یعنی وەڵایی ئەگەر وابێ 50 وڵات ئەو باندەی پێنەگیرابی ئێمە گرتی بێتمان یعنی ئێمە ئەبێت لە کوێی جیهانە بین ئەمە
باشە ڕەنگە ئەمەیان سەرپێچی یاسا باشە پرسیارەکانی من ڕەنگە زۆر بن لەسەر بابەتەکان بەس وەڵامەکەی تو دەگەڕێتەوە سەر یاساک برای بەڕێز من دەسەڵات لە یاسا وەردەگرم تۆ بۆ تێ محاسەبەم کەی لەو دەسەڵاتانەی ئەو یاسایە پێی بەخشیوم خۆ ئێمەش مرۆڤین من ناڵێم 100% هەموو یاساکەمان جێبەجێ کردووە 100% وڵاتمان کردوتە وڵاتێکی مستەڵەحێکی لە شامی شەریف نەخێر داواکاری گشتی هەوڵ دەدات و جهود سەرف دەکات و ماندووە بۆ ئەوەی بتوانێ ڕێژەیەکی زۆری تاوان کەم بکاتەوە ڕێژەیەکی زۆری مافەکان دەستەبەر بکە بەڵام بە سەراحەت لە ململانەیەکە لەگەڵ دەسەڵاتەکانی ترە تووشی ململانێ ئەبێ باشە بە من دەرفەت بدەم بۆەوەی جەنابەت هەندێک ئامار لە داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بخێ ڕوو بۆەوەی وەک ئەوەی دەڵێ تەنها شتەکانتان بۆ ئیعلام نییە ئێستا هەندێک بابەت ڕووکە خەڵک بەرچاوی ڕوون بێ کێشە ئەوەی ئێمە ئەبێ بە ژمارە قسە بکەین باشە یعنی ئێمە پێش چەند ڕۆژێک کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیمان کرد باسمان کرد ڕۆڵی داواکاری گشتی لە هەموو ئەو فەرمانگانە و ئەو جێگرایەتیانی کە سەر بە سەرۆکاتی داواکاری گشتیە لە هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین یعنی ئەو دۆسیانەی ڕەوانە کراوە بۆ دادگاکانی تاوان 5160 دۆسەیە ئەوەی بۆ دادگای ناوجەوان ڕەوان کراوە 2104 دۆسەیە ئەوەی بۆ کەتن ڕەوانە کراوە 10183 ئەمە تەمان هەتا نۆی دوانزە ینی دوای نۆی دوانزە و ئەم ڕقەمە زیادی کردووە بەڵام کۆتایی ساڵە ئەمێ ئەوانەی لە دادگایی بەرایی کە داواکاری گشتی ڕۆڵی زۆر مەحدودە 2990 ئەمە کۆیەکەی لە دادگای لێکۆڵینەوە 54614 دۆسێ باشە با لێرە بدرۆستێنم ئەگەر بێت و ئەو دۆسیانە بە ئەنجام بگات وەک ئەوەی دەڵێ کە لە شوێنێک نەپسڕێ کەسێک دەستی تێنەخا بارودۆخ بە شێوازێک دەگۆڕدرێت هەڵبەتە ڕێژەیە ڕێژەکە بەرزە بێتەوە تۆ لە جێ کارەکەی زەریبەت لێ ئەبرن پارەی ئاوت لێ بڕن پارەی کارەبات لێ بڕن پارەی گژینگەت لێ ئەبرن پارەی هەوات لێ ئەبرن پار نازانم ئێگەر ئەو ڕێژانە کەم بێتەوە دەخلەکەت بەرزە بیان بەرز نابێ بەرزە بێ خۆ منیش لەگەڵ ئەوم ئەگەر شتەکان وەکو خۆی بڕوا ناوکەوانەیە وەکو چەنابوت من نەبوت ئەو ڕێگریانەی لێ نەکرێ ئەوە بە عقارێکی ترەگەین بەم ڕۆ ناگەیشتین بە جێیەکی ترەگەیشتین بزانم 1268 داواکاری گشتی سەردانی بنکەکانی پۆلیس و ئێکاکە ئەمە ڕقەمە برام واللهی سەردانی کردووە لە کەم و کوڕەکانی پرسیوەتەوە متابعی کردووە تانە لێدان لە دادگاکانی تاوان 1246 تانی لێداوە لە بڕیار یعنی رازی نەبووە بە 1246 تۆتی ئەمە خەلەلی یەحساییتیایە لە دادگاکانی نێوجوانان 128 تانەی لێداوە لە دادگای کەتن 435 لە دادگای بەرایی 46 لە دادگای لێکۆڵینەوە 1235 تانەی لێداوە ئێ خەڵکیش هەر لە داواکاری گشتی دانیشتووە هیچ ناکە ئێدە باش ئەم ڕقەمانە جۆ بگرە طبعا ئەمە هەموو داواکانەگرێتەوە داوای گەندەڵی و داوای نەزاهە و داوای گرتنی خەڵک و ئەمە هەمووی پێوەستە بە مورچیگشتی و بەوەی کە پێی دەگوترێت بزانە لە دادگاکانی تاوان ڕۆڵی هەبووە لە یەکلاکردنەوەی 3240 کەیس لە دادگای نەوجەوانان 1610 لە دادگای کەتن 6558 دۆسێ لە دادگای بەرایی 1537 لە دادگای لێکۆڵینەوە 17692 ئەمانە ڕقەمن کاکەکان ئەمە لە چوارچێوەی ممارەسەکردنی ئەو یاسایە هەیە باسی مافی گشتیەکەن دەستەی مافی گشتیمان هەیە ئەمە لە هەولێر جۆر لەم ژمارانە بگرن جولاندنی سکاڵای داوای مافی گشتی 52 سکاڵا دانانی نوێنەر یعنی تۆ نوێنەری داواکاری گشتی لەو لیژدانەی لە وەزارەتەکان یان لەو شوێنانەی پێویست بوو بێ 744 جار داواکاری گشتی لە هەولێر بەس سووە بەشداری کردووە هەندێک بابەتمان بۆ هاتووە لەلایەن ئەعلامەوە یان لەلایەن سۆشیال میدیا و یان لەلایەن خەڵکیەوە 159 بە دوواداچوونمان کردو بۆ ئەو شتانەی کە بۆمان هاتوو هەمووشی مەوجودە بەڵام وەکو وتم ئەمانە شتی نهێنین ناکرێ باز بکرێ لە سلێمانی 156 جۆڵاندنی سکاڵای داوای مافی گشتی 204 دانانی نوێنەر بە دوواداچوون 488 بزانێت لەو ناوچانەی کە زیاتر گەرمە کێشەی تایە
ئەو هەندێک بابەت هەیە لەوێ ژمارەکان باشە جیاوازی ئەو بابەتانە بۆن من ئەوەی کە سەر مولکی گشتیە بەنجام گەیشتەوە بۆ ئەوەی پارێزراو بێ و مولکی گشتیە بۆن منە ئەو مافە بۆ گشت هاوڵاتیان یاخود بادیسان بڵێم و ڕێگری هەبوو هەندێک بابەت هەیە لەوانەیە بە ساڵێک و بەدوان نەتیجەکەی دەرنەچێ هەڵی کەڵەکە بووی 30 ساڵ تۆ ئەتوێ بە ساڵێکیش نا من ڕێزم هەیە بە 6 مانگ لە بەرەوەی 6 مانگ خەڵکی کەرنتینە بوو ئێمەش کەرنتینەکرا خۆداوەکاری گشتی و دادگاکانیش کە ئەم ژمارانە سرە ڕایبوونی پەتای کۆرۆنە و ئەو هەموو عوتڵەیە کە فەرز کرا بەسەر خەڵکیان لەبەر مەترسیەکانی کۆرۆنا تو ئەم ژمارانە ئەگەر مەسلەی کۆرۆنە نەبوایە بابەتەکە زۆر بەرزتر بوو بەس بە تەواوی کەم بە خێرایی ئەمەیان هی دوهۆکە 41 جوڵانی سکاڵا 26 دانانی نوێنەر بە دوواداچوون 29 ئەمەیان هی گەرمیان و دەوروبەری 121 جوڵاندنی سکاڵای مافی گشتی کە عیلاقەی بە مڵک و ماڵ و مافی گشتیەوە هەیە 46 نوێنەریان هەبووە بە 12 بە دوواداچوونیان هەبووە ڕێژەکە لە شارێکەوە بۆ شارێکی ترە گۆڕی حەسەب کێشەکانی کە لەوێ هەیە ئەمەیان هەڵەبجە و دەوروبەری 16 جوڵاندنی سکاڵا دانانی نوێنەر 27 بە دوواداچوون 5 لەبەرەوەی پارێزانگای هەڵەبجە نوێیە پێویستی بەکاتە هەتا هینە بێ جێی خۆیگرێت لە ڕاپەڕین 221 داوای سکاڵای گشتی جوولێنراوە نوێنەر 27 بە دوواداچوون 37 دەربڕینی ڕای داواکاری گشتی و پێشنیارەکان دەربارەی پرسی جیاجیا 15 جار پرسی یاساییمان پێکراوە دەربارەی پرۆژە یاسایەک یان خەلل لە پرۆژە یاسایەک لەو ماوەیە 15 جار چەند دەستەیەک هەیە لە ناو سەرۆکایەتی داواکاری گشتی دەستەی تاوان 689 فایلی بۆ هاتووە 595 یەکلا کراوەتەوە 94 لە بەردەستماوە دەستەی نەوجوانان 280 فایلی بۆ هاتووە 240 یەکلا کردوەوە چلی بەردەستماوە دەستەی تانە لێدان لە بەرژەوەندی یاسا 22مان بۆ هاتووە 16 یەکلا کراتەوە تاعن لێ مەسلحەت القانون تەمانەمە دەسەڵاتێکە تەنها سەرۆکی داواکاری گشتی ممارسەیەەکە ئەگەر بێت و کەسێک حکم درابێ حکومەکە تەسبیتیش بێ دەربچێت کە خەلەلێک هەیە بۆی هەیە داوا بکات دووبارە دادگایی بکرێتەوە ئەمە شتێکی باشە یعنی یەکێک لە شتە باشەکانی ئەو یاسایە ئەو دەسەڵاتی داوا بە سەرۆکی داواکاری گشتی بەڵام خۆزگا ئەو دەسەڵاتە تۆزێ ڕاهاتر بکرای بۆ ئەوەی زۆر کەیسەیەکە خەڵکی باسیەکە و لەوانەیە بە شێوازێکی یاسایی نەبوو بێ و بۆی داواکاری گشتی دووبارە پیا بچێتەوە دەستەی تەمیزی تەدەخل تەمیزی 5 هاتووە هەر 5 یەکلا کراوەتەوە دووبارە دادگاییکردنی عادەی محاکەمە 20 دەوان بۆ هاتووە هەر 20شی بەو شێوازە بۆ کە داواکاری گشتی داوای کردووە بەڵێ دووبارە دادگایی کەسێک کراوەتەوە کە هەموو قۆناغەکانی تانە لێدانی بڕیوە چەند لیژنەیەکمان هەیە بۆ تاوتوی کردنی ئەمە شتێکی فەنیە ئەو توێژینانەوەی کە داواکاری گشتی بۆ گۆڕینی پۆلین تەقدیمێکە لیژنەی یەکەم 48 توێژینەوەی بینیوە لیژنەی دووەم 6 توێژینەوەی بینیوە ئەم ڕقەمانەی کەواتە بە پوختی دەتەوێت پێمان بڵێ ئەوەی لەسەر داواکاری گشتیە جێبەجێ کردووە 100 نا من وتم ینی ئێمەش مرۆڤین مرۆڤیش ئیشەکانی قابلی تانە لێدان و ڕەخنەگرتن و لەوانەیە هەندێشت هەبوو بێ بەپێی یاساکە دەسەڵاتی ئێمە بەسەری نشکا بێ لەوانەیە هەندێشت هەبوو بێ وەکو جەنابەت وتت من ناموت ڕێگری لێکراوە هەیە ڕێگریان ئەمە تۆ وتت من لێ مەسئول نیم بەخۆ بە ئەمری واقع ڕێگری بەو شێوازە نیە جەنابەت باس کرد لە ڕووی کولتورەکە کە لە ڕووی کولتورەکە بەڵێ لە ڕووی ئیسیجابەکردنی هەموو حزبەکانی کوردستان کاکە لە کوردستان وڵات دەسەڵاتی یەکەم لای حزبەکانە ئەمە با واقعی بین ئەزانی بۆ هەڵەیەکی مێژووی هەیە ڕووی داوە ئەو هەڵەیە بەردەوام بە اینجا نازانم تاکەی ئەگەر لێمە مەجالم دەی 2 دقە ئەو هەڵەیە ڕوونکەمەوە لە هەموو دنیا ئێستا تۆ لە مصر لە ئیتالیا لە فەڕەنسا بتەوێت حزبێک دامەزرێنی ئیجازە لە کوێوەرەگری حکومەت ئەوەی لە کوردستان ڕووی داوە حزبێک لە 46ەوە هەبووە حزبێکیش لە 60ەکانەوە هەبووە هاتوون لەگەڵ چەند حزبێکی تر لە ساڵی 92 ئیجازیان بە حکوومەتی هەرێمی کوردستان داوە بۆیە کێشەکە غەڵەتەکە لێرەیە حزب ئیجازەی بە حکوومەت حزب ئیجازەی بە حکوومەت داوە
هەردەم ئەندامێکی مەکتەبی سیاسی حزبەکان خۆیان لە وەزیرەکان بە گەورەتر دەزانن ئەوە مشکلەکەیە بودجەکەش پێش ئەوەی بۆ حکومت بێ لەوانەیە بۆ حزبەکان بڕوە کەواتە ئێمە ئەبێ ئەو مەفهومە چاکەینەوە ئەو نەزرەیە وەکو وتم ئەو نوکتەکەی بە تعلیق وتم ئێمە 5 ملیۆن کەسین بەڵام 6 ملیۆن فۆرممان هەیە ئەگە تۆ حیسابی ئەوە بکەیت لە خوار 18 ساڵ هەربووی نییە فۆرم ینی ئەوەی ئەو 3 ملیۆنەی کە بۆی هەیە حزمی بێ لە دوو حزب ناوی خۆی نووسیوە ئەمە هەر بۆ خۆشیە بڕوا بکەن ئەمە حقیقەتیشە هەنێ نوکاتی لە واقع نێزیکە ئەمە هەمووی وا دەکات کە تۆ لە من ئەپرسی با من خۆم سوالێ بپرسم ئەرێ داواکاری گشتی لەم وڵاتە چۆن دائەندرێ بە تەسکەی حزبە یان هەر چۆن دائەندرێت ئەو پرسیارە با بکەین باشە جناب لە داواکاری گشتی چۆن دادنەی کاکە لە هەموو دنیا کێ دادوەردانێ و داواکاری گشتی دانێ دەسەڵات وانە ئێخۆ ئەوەی لە دەسەڵات بێ ئەو دایانێ دەکرێت تۆ کابرایەکی ڕێزم هەیە بۆ نەخوێندەوەر باوکی من نەخوێندەوار بوو دەکرێت پیاوێکی نەخوێندەوار ببەی پۆستێکی باڵای بدەیتێ بەڵام خۆ ناکرێت تۆ کەسێک بێنی بیکێ داواکاری گشتی خۆ بەلای کەمە بێ خەریجی یاسا بێت 10 ساڵ خزمەتی هەبێ ئەوانەی بڕی بێ بە من ئەڵێن تۆ بە تەسگەی حزب بوویتەتە داواکاری گشتی کێشەکە ئەوەی ئەو پرسیاری لێم کرد بەخۆی خۆی لە زمانی سەدام دادوەر بووە ئەخە تۆ ڕاوەستە لا تەنها عن خلق وتأتي بمثلی زۆر سەیرە ئەی وڵا کاکە لەم وڵاتە سەرۆک کۆمار کێداێنێ حیزبەکان سەرۆکی هەرێم کێداێنێ حیزبەکان سەرۆکی پەرلەمان باش ئەندام پەرلەمانەکان تۆ با واقعی بین مدیری قوتابخانەیەک بەڕێوبەری نەخۆشخانەیەک ئەی ئەتەوێ من بڵێم وڵی ئێمە نازانم لە بە ئیسیرات هاتوین دانراوین ڕاستە بەڵام ئایا ئێستا من هاتوون بۆ مقابلەیە ئەو حزبەی کە لە کاتی خۆی پێش ئەوەی من ببمە داواکاری گشتی سەر بەو حزبە بوومە خۆ هەڵبەتە هەمومان سەر بە حزبێک بووینە بەڵام کە بووینە ئەم پۆستەمان وەرگرت تۆ ئیستیقالەمان داوە لەو حزبە بۆشمان نییە هاتو چۆی مەخە یعنی ئێستا ئەبێ من پرسم بە حزبەکەم کرد بێ من چی بڵێم چی نەڵێم یا کە ئەچم بۆ دەوام پەیڕۆ پرۆگرامی حزبەکەم جێبەجێکەم یا ئەم یاسە نەکبەتە جێبەجێکەم کە خۆم لێ رازی نیم عەفوەن یعنی خۆم لێ رازی نیم هەڵبەتە یاسا جێبەجێکەم زۆر کەسەڵێ ئەرێ تەلەفۆنتان بۆ دێ لە مەسئولەکانەوە وڵی من شخصی خۆم تا ئێستا تەلەفۆنێکم بۆ نهاتووە زۆر جار لە مقابلاتی تەلەڤیزیۆنی لەوانەیە ڕێی من پێچەوانەی ڕێی هەموو حزبەکان بوو بێ لەبەر ئەوی من باسی یاسا بۆیە داواکاری گشتیش بەدەر نییە لەم هەموو دانانەی خۆ ئێمە هەڵبەتە ئەوەی دەسەڵاتی لە دەست بێ ئەو باشە لای من ڕوون بوو هیوادارم لای جێرانی ڕوون بێ یعنی بە تەواوی ڕوون بوو ئێستا تێگەی مەسەلەکە چیە ئەگەر واقعیش نییە مناقەشەم کە بڵێ ئەو قسەی ئەیکەی منطق و واقع نییە ڕەنگە من قسەی خۆم بەڵام پێشکەشکاری بەرنامە دوا پرسیارم لەسەر بە تایبەتی دەستگیرکردنە لە هەرێمی کوردستان کە زۆر جار دەستگیرکردن بەبێ فەرمانی دادوەر هەیە و دەستگیرکردنی بۆ نمونە مامۆستا کە داوای مافی خۆی کردیە بگرە ڕۆژنامەنووس فەرمانبەر یاخود لە خۆپیشاندانەکان تونند و تیژی بەرامبەر خۆپیشاندانی مەدەنی دەکرێت داواکاری گشتی قسەیتی طبعا ئەمە ئەوەیە من لە بیدایەتەوە بێڵێم ئێمە وەکو داواکاری گشتی خەمبارین بۆ هەر پشکە خوێنێک لەم وڵاتە ئەڕشێ هی خۆپیشان دەربێ هی هێزە ئەمنیەکان بێ هی کادری حزبەکان بێ لە بارەگاکان هەمویان مرۆڤن هەمویان مرۆڤن و خەڵکی ئەم وڵاتە بەداخەوە ئێمە وەکو داواکاری گشتی تا حەسەر حەدی ئێسقان لەگەڵ مافی خۆپیشاندان و مافی ڕادەربڕین و گەیشتن بە ئازادیەکانی بەڵام لە کوێی دنیا هەیە سوستاندنی ئۆتۆمبیلێک یا بارەگایەک یا ئێستا خەڵکی دژی حزبێک ئەم حزبی ئێوەیە بۆ بێ ئەم بارەگا جوانە بسووتێنێ ئێکاکە ئەگەر حزبەکەت بەدڵنیە بیناکەی لێ وەرگرە بیکە مەکتەب کتابخانەیەکی گشتی بیکە جێ بێ سەرپەرشتیان تۆ بۆ دەی ڕق و حەقدی دڵی خۆت بەرامبەر بە شتێک دەرەکەی کە ئەو گوناحی نییە یعنی ئەمە کللتورێکی خراپە با من لەگەڵ مافی خۆپیشاندانان بەڵام لەگەڵ سوتاندن و کوشتن و بڕین و بەسە ینی بێزار بووین لەو کللتورە خواخوامانە نەبێ ئەگەر دەی باسی ئەوە دەکەی خەڵک دەکوژرێ بەڵێ ئاروەڵاهی دوا دیارە تەقە دەکرێ و خەڵک دەکوژرێ و ئێستا تۆ بڕۆ لە ئەو خەڵکەی ناو بارەگاکانە بپرسە ئەڵێ بۆ تەقاکەی ئەڵێ خۆ منیشە کوژرێم مەسەلەن
یان پیاوێکی ئەمنی لەسەر زادەکەی ئێکاکە وڵ ئەوش معاشی وەرنەگرتووە بەخوا هەر بۆ معلوماتان ئەوانەی ناو بارەگا حزبەکانیشن معاشیان وەرنەگرتووە ئێمەش وەرمان نەگرتووە هەمومان لە ناو جێژاوێکین کە کڕۆنە لایەکی وێران کردووە نەبوونی دارایی لایەکی وێران کردووە خراپ ممارەسەکردنی حزبایەتی لایەکی تری وێران کردووە نەبوونی کللتور و سەقافەتی گشتی دەربارەی من چۆن داوای مافەکەی خۆم بکەم چۆن بەدەستی بێنم من ددانم ژانەکە ئەبێ بچم بۆ لای دکتۆری دان نەک بۆ لای دکتۆری چاو ئەبێ بزانین دروستە برێ مار لە خۆی نەبوو میوانیش ڕووی تێکرد بە سەراحەت نەهامەتیەک بەسەر کوردستان باشە ئەوەی لەسەر دەستگیرکردن دەسەر دەستگیرکردن ئێمە وەکو داواکاری گشتی دژی هەر دەستگیرکردنیەکین کە لە چوارچێوەی یاسانە بێ و لە هەر جەیەکیش زانی بێتمان کارمان لەسەر کردووە من شخصی خۆم ماوەیەک لە گرتوخانەی چاکسازی گەوران بەشی ڕاگیراوان بووم هەر حاڵەتێکی وان بۆ هاتبێ بێدەنگ نەبوومە و نووسراوم کردووە و داوای ئیجرعاتم کردووە لە دژی ئەو کەسانەی دەیکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر دەسەڵات یەک بێوێ خەڵکی بگرێ خۆ زۆر ئاسانە ئەگەر هەموو حاکمەکان حزبی بن ئیتر بۆ بەبێ فەرمانی دەستگیرکردن ئەیگرێ با حاکمێک بێنە و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرکا بۆیە ئەم مەفهومانە برایان بەخوا حاکمەکانی کوردستان و داواکاری گشتی کوردستانیش ئەوات بەندەری زمانی سەدام حوسێن نین لە بەرامبەر ناحەق قسە دەکەین هاتنی من ئەمڕۆ بۆ ئێرە ئەوە دەسەلمێنێ کە من سەر بە داواکاری گشتیم سەر بە حزبی فڵان و دەسەڵات نیم سەر بە هاتووم دیفاع لە مافی ڕەوای خەڵکی بکەم لە خۆپشاندان و لە دابینکردنی موچە گەر دەتەوێت پێت بڵێم نییە گرتن بەبێ فەرمانی دادوەر داتاکان دەیسەلمێنێ کە هەیە بەڵام لە چۆ هەیە لە چۆ ممارەسە ئەکرێ دەبێت دەستی لەسەردا بندرێ و ئەو کەسەی هەنێ جاریاسا لەوانەیە مافی حەبسی ئیداریان هەنێ شتیان دەرکردووە کە ئەیدەن بە هەندێ دەسەڵات خەڵکی بگرێ بۆ ماوەیەکی کاتی یان بە ناوی ئیسیقافەوە نەک تەوقیف ئەخە ئیسیقافیش هەیە لە قانون و تەوقیفیش هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی پێویستە سیستەمی دادوەری و قانونی القەضائی والقانونی مراجعە بکرێتەوە بۆ ئەوەی شتێکی پوختە بێ لەگەڵ واقعی کوردی و لەگەڵ واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستان بوونجە زۆر بەڕێز حاکم بەشدار مەجید وتەبێژی فەرمی دەستی سەرۆکایەتی داواکاری گشتی سوپاست دەکەم کە ئەو کاتت بە ئێمەدا هیوادارم کاتم دابی کە ڕوونکردنەوەکانی خۆت بە تەواوی بڵێ منیش زۆر سپاسی بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتان و ستافی بەرنامە ئەو بەڕێزانی کە لە پشت کامیرە و لە پشت کۆنتترۆلەوەن ڕێز و خۆشەویستیم هەیە بە ناوی خۆم و سەرۆکایەتی داواکاری گشتی سەڵاوی خواتان لێبێ بۆ هەموو بینەرانی کەناڵەکەتان هیوادارین ئێمەشتوانی بێتمان جێ ڕەزامەندی بەرنمەکەی ئێوە و خوا و خەڵکیش بووبین زۆر سپاس دەکەم زۆر سپاس سپاس بۆ هاوکاران و سپاس بۆ خۆشەویستان تا بەرنامەی شتێ بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ